بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم ڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەت دەبێت بە ڕەوشی هەرێمی کوردستان و ڕەوشی عێراق و تورکیا و ناوچەکە تەنانەت لەسەر ئاستی ئیسلامیش کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری ئەستەمبۆڵەوە دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان و سەرۆکی ڕابیتەی ئیسلامی کورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. تەوەری یەکەمیشمان تایبەتە بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و هەڵوێستەکانی ئەم دوایی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها دیدار و کۆبنەوەکانی سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان فواد حوسێن لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش میوانداری دکتۆر عەلی تەتەر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە لە ستۆدیۆی سنتەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز عەلی تەتەر بەخێر بێن بۆ کوردستان 24. دیارە دوێنێ کۆبنەوەکە بووە لە نێوان مەکتەبی سیاسی و سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، ئەگەر باشتر بڵێن نوێنەری بارزانی. لەم کۆبنەوەیەدا پارتی هیچ پرۆژەیەکی هەبووە بیدات بە نوێنەری بارزانی؟ لە چوارچێوەی ئەو زنجیرە کوبوونەوانەی کە بەڕێز دکتۆر فواد پێهەستا بوو لەگەڵ لایەنە سیاسیەکان بە سەردانی سلەیمانی و سەردانی هەولێر و دانیشتن لەگەڵ کەسەیە کەمەکانی ناو لایەنە سیاسیەکانی کوردستان هەر لەو چوارچێوەیەشدا بوو کە سەردانی پارتی دیموکراتی کوردستانیشی کرد، لەبەرەوەی کە ئەو قەیرانەی کە ئێستا لە ئارادایە قەیرانێک نییە کە تەنیا لایەنێکی سیاسی هوکاری پەیدابوونی ئەم قەیرانە بوو بێ. لەبەرەوەش کە دەبینین ئەم قەیرانە سیاسی کە پەیدا بووە دەتوانین بڵێن هەر پێنج لایەنی سیاسی سەرەکی لە ناو هەرێمی کوردستاندا لە پەیدابوونی ئەم قەیرانە بەرپرسن. پارتی دیموکراتی کوردستانیش وەکو بڵێن بەهێزترین لایەنی سیاسی کە دەتوانین بڵێن هێزی یەکەمە لە هەرێمی کوردستاندا دەور و کاریگەری خۆی هەیە، بێگومان ڕێی و بوچوونی تایبەتی خۆی هەیە. لەو چوارچێوەیەدا دکتۆر فواد حوسێن سەردانی پارتی دیموکراتی کوردستانیشی کرد بە حکمی ئەوەی کە ئەو کێشەی کە دروست بووە ئێمە وا نابینین کە کێشەی پارتی بێ لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی بەقەد ئەوەی کە کێشەیەکە کێشەکە بە گرێدراوە بە هەموو خەڵکی کوردستان. ئەم کێشەیەش پێویستی بە دیالۆگ و گفتوگۆ هەیە، بێگومان ڕەنگە خەڵکی هەرێمی کوردستانیش ماندی ببن لەوەی کە هەر دەڵێن بەڵێ بە دیالۆگ بە گفتوگۆ ئینشاءالله حەل دەبێ بە سەردان و سەردانی ئەم و ئەو فترەیەک بوو گازندەیەک دەکرا و زیاتر لە خودی ئەو لایەنەی کە هوکاری ڕاستەقینەی دروستبوونی ئەو کێشەیە بوو لە هەرێمی کوردستان کە ئەویش بزوتنەوەی گۆڕانە دەیانگوت کە پارتی دیموکراتی کوردستان و زوو جاریش دەیانگوت کە جەنابی سەرۆک بارزانی مبادرە ناکە، پیشنیاریان نییە، ڕێی و بووچوونێکی ئەویان نییە، ئامادەنین ناینە پێش بوو چارەسەرکردنی ئەو قەیرانەی کە لە ئارادەیە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان چەندین دەستپێشخەری کرد. دەستپێشخەریەکانی ئێمەش هەمان دەستپێشخەریەکانی جەنابی بارزانین. قسەی جەنابی بارزانی بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان هەموو شتێکە. ئەو دەستپێشخەریانەی کە کران پێشتر لەوانەی کە لایەنە سیاسیەکان کوب ببنەوە بەڵام بەداخەوە یەک دوو لایەن ئامادە نەبوون لەو کوبوونەوەیە. هەموو لایەنە سیاسیەکان کوب ببنەوە بە حکمەوەی چونکە مادەم بابەتەکە گرێدراوە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان پێویستە هیچ لایەنێکی سیاسی، هیچ پێکهاتەیەک، هیچ ئەتنیک و گروپێکی سیاسی ئەتنی لە نابی لە هەرێمی کوردستان فرامۆش بکرێ ئەوانە پێکەوە دابنیشن ئەویش بەداخەوە سەری نەگرت. ئەخیر مبادرە کە بەڕێی من لەوە مبادرە گەورەتر و چارەنووسازتر نابێ، لەوە کاریگەرتر نابێ، ئەوەی کە بارزانی پیشنیاری کرد لایەنە سیاسیەکان بەبێ خودی بارزانی کوب ببنەوە و هەر بڕیارێکیش بدەن گوتی من ئەو بڕیارە جێبەجێ دەکەم. لەوە زیاتر لە قسەکانی جەنابتان تێبگەم پارتی هیچ پرۆژەیەکی نییە لەو دەستپێشخەریانەی کە سەرۆکی هەرێمی کوردستان هەیەی؟ پرۆژەکانی پارتی دیموکراتی کوردستان بە حکمەوەی جەنابی سەرۆک کە سەرۆکی هەرێمی کوردستانە هەر پرۆژەیەک یا هەر مبادرەیە کە جەنابیان هەبێ ئەو پرۆژەیە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان قابلی قبول و بێچون و چرایەوە لەگەڵ ئەو پرۆژانە داینە. گوتم مبادرەی جەنابی سەرۆک وا بزانم ئەخیر حەدی ئەوە بووە کە ئینسان بوو بەرژەوەندی ینی مەسعود بارزانی وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حزبەکان گفتوگۆ ناکە بەڵکو وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ینی چۆن داخوازی لە بستنەوەی گۆڕان دەکات هەڵوێستی خۆی بگۆڕێ بە هەمان شێوەش دەبێ ینی نەرمی هەبیتن لە هەڵوێستی پارتی ئێوە
یعنی پێتان وانییە خۆت زیینەوەیەک دەکەن لەوەی کە هەڵوێستی حزبەکەتان ئی پارتی دموکراتی کوردستان بە هەڵوێستی سەرۆکی هەرێمی کوردستان گرێ دەدەن؟ نه بێگومان بە حکومەوەی جەنابی سەرۆک وەکو سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیش ڕاوێژ لەگەڵ سەرکردایەتیەکەی خۆی دەکا ڕاوێژ لەگەڵ پارتی دموکراتی کوردستانیش دەکا بۆیە ئەو پیشنیارانەی کە دەکرێت بێگومان بەشێک لەوە بۆچوونی پارتی دموکراتی کوردستانیش ینی ئەو پرۆژانەی خود ئەو دەست پێشخەریانەی کە سەرۆکی هەرێم دەکا لە مەکتەبی سیاسی پارتیەوە دەچێت بۆ لای نه لە مەکتەبی سیاسیەوە ناچێت بەڵام ڕاوێژ لەگەڵ مەکتەبی سیاسی دەکرێت چونکە پارتی هێزی یەکەمە هێزی یەکەمی سیاسیە لە هەرێمی کوردستان بێگومان پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان ڕای ئەو حزبە گەورەیە شوار بگرێت کە هەمان پارتی دموکراتی کوردستان ئەو پرۆژانەی کە دەیدات پرۆژەن هاوکاری سەرکەوتنی ئەو پرۆژە گەورەیە دەکەن کە جەنابی سەرۆک بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە سیاسی کە لە هەرێمی کوردستان لە ئاڕادایە پێشکەشی لایەنە سیاسیەکانی دیکە دەکات. کەواتە ئەو قسانەی کە بزوتنەوەی گۆڕان باسی لەوە دەکات مەسعود بارزانی تەنیا وەکو سەرۆکی پارتی دموکراتی کوردستان مامەڵە دەکات وەکو سەرۆکی هەرێمی کوردستان مامەڵە ناکاتن ئەوە بەشێکی پشڕاستکردنەوەی ئەو قسانەی بەڕێستان یەکە ئێمە بە قاتعی ئەو قسەیە دەڵێن بوو ڕاگەیاندن و بوو مجاملەش نییە لەوەتەی 2005 تا ئێستا زۆر جار لە کوبوونەوەکانیش جەنابی سەرۆک دەڵێ ئەو غەدرەی لە پارتی دموکراتی کوردستان دەیکات لەوەی کە کەمتر بەشدار دەبێت کەمتر احتمام بە حزبەکەی خۆی دەدا زۆر جار دەڵێ ئێوە وەکو پارتی دموکراتی کوردستان حەقی هەموو گلە و گازدایەکتان لەسەر من هەیە بۆ مێژوش ئێمە شاهدین جەنابی سەرۆک لەو فترەیە کە بووە بە سەرۆکی هەرێمی کوردستان کەمترین گرنگی بە حزبەکەی خۆی داوە کەمترین گرنگی بە نسبەت حزبەکانی دیکە لە حاڵەتێکدا کە پارتی دموکراتی کوردستان وەکو گەورەترین هێزی سیاسی لە هەرێمی کوردستان پێویستی بە گرنگیدانێکی زیاتر هەیە بۆ مێژوو شێمە شاهدین کە جەنابی سەرۆک لەوەتەی کە سەرۆکاتی هەرێمی کوردستانی وەرگرتووە تا ئەم لەحزەیە وەکو کەسێکی بێلایەن ڕەنگە ئەگەر هەندێک جاریش زۆر جاریش نەک هەندێک جار زۆر جاریش ئەگەر جیاوازی کرد بێت لەسەر حسابی حزبەکەی بووە بۆ حزبەکانی دیکە غەدری لە حزبەکەی خۆی کردووە بۆ حزبەکانی بەڵام ئەوە دیارە بەرەی بەرامبەر بەم شوەیە لێک ناداتەوە واژناڵێتن ئێوە وەکو پارتی بابینەوە سەر پارتی دموکراتی کوردستان بۆچی ئەوەندە بەڕقی سیاست دەکەن بۆچی مرونەت لە سیاسەتی پارتی دموکراتی کوردستان نییە ینی زۆر جار دەگوترێت زۆربەی دەستەڵاتەکان لە هەرێمی کوردستان لە دەست پارتیە تەنانەت دەستەڵاتێک کە لە دەستی حزبی بەرامبەر کە بزوتنەوەی گۆڕان بوو پەرلەمانی کوردستانە لەگەڵ ئەوەی کە پەرلەمان پارتی پێ تۆمەتبار دەکرێتن کە پەرلەمانی پەخستووە و پارتی مەرجی هیچ حزبێکیش قبول ناکات. نا ئێمە وە نابینین پارتی دموکراتی کوردستان وەکو ئستحقاقی انتخابی گەورەترین هێزی سیاسیە لە هەرێمی کوردستان لە بەغدا لە حەقی خۆی خۆش بوو جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانیدا بە بزوتنەوەی گۆڕان کە حەقی ئەوان نەبوو بە 8 پەرلەمانتار لە حاڵەتێکدا پارتی نزیکەی 30 پەرلەمانتاری هەبوو واتە لێرە لە حەقی خۆی خۆش بوو دای بە گۆڕان لێرەش پارتی دموکراتی کوردستان زیاتر لە دوو بەرابەری یەکێتی نیشتیمانی کوردستان کورسی هەیە کورسی لەناو پەرلەماندا هەیە هات کورسیەکانی بە هاوبەشی تەقسیم کرد یعنی بڵێن منسەبەکانی بە هاوبەشی تەقسیم کرد سەرۆک کومار لە بەغدا کە درا بە برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بەوە سەرۆکاتی هەرێمی کوردستان بوو بە بەشی پارتی لەلایەکی ترەوە ئەگەر بینین ئەو منسەبانە لێک بدەینەوە ئەوانەی کە پارتی دموکراتی کوردستان وەری گرتووە بەقەت لایەنێکە کە نابێ بە نیوەی پارتی دموکراتی کوردستان واتە ئێمە بەڕقی سیاست ناکەین لەلایەکی ترەوە ئەوە لە بیری هەمومان بێ کە پارساڵ دروست لەم مانگە ئەوە لە پەرلەمانی کوردستان بوو کە لایەنە سیاسیەکانی دژ بە پارتی ئەوانەی ڕکابەری پارتی بوو نەیانتوانی دەنگی پێویست بەدەست بێنن واتە لە شەقام ئەوان شکستیان نەخوارد لە بڕیارەکە شکستیان نەخوارد لەنەو خودی پەرلەماندا نەیانتوانی نسابەکە بەدەست بێنن ئەوان دەیانویست ڕەیەکەی خۆیان ڕێی ئەقەلیەت بەسەر زۆری نەدا فەرز بکەن کە ئەمەش دژی هەموو بنەماکانی دیموکراسیەتە بوویە ئێمە وا دەبینین کە ئەقەلیەتێکە دەیەوێ ڕێی خۆی بەسەر ڕێی زۆری نەدا فەرز بکات و شتێکەش وازەحە لە ئاستێکی زۆر بچووک کە دەبینین ناتوانن ڕێی بەرامبەر خۆیان قبول بکەن بەڵام پارتیش ئەوە نییە دەیەوێت ڕێی خۆی فەرز بکات پارتی گوێدانە ڕێی حزبەکان ئەگەر تەمەشای پارت و لایەنە سیاسیەکان بکەی تا ڕادەیەکی زۆر کۆمەڵ لە بزوتنەوەی گۆڕان نزیکە یەکێتی نیشتیمانی کوردستانیش تا ڕادەیەک لە سیاسەتی بزوتنەوەی
گۆڕان نزیکەوە پشتگیری لە سیستەمی پەرلەمانی دەکەن. نما خو ئێمە نەمان گوتووە ئێمە ئەم سیستەمە فەرز دەکەنی ئەو سیستەمە قبول ناکەین. ئێمە دەڵێن مادەم هەرێمی کوردستان هەرێمەکە بە دیموکراسی بەڕێوە دەچی سەرچاوەی هەموو سەرچاوەکان گەلە کە هەمومان ئیدعایەوە دەکەین ئێمە دەڵێن پەنابوو گەل ببین گەل هەر بڕیارێکیدا پارتی دموکراتی کوردستان و بڕیارە لە سەرچاو لەسەر سەری خۆی دادنێ بەڵام قبول ناکەین دوو کەس لە پەرلەمان دابنیشن دوو کەس لەسەر تەلەڤیزیونێک دابنیشن بڕیار لەسەر چارەنووسی ئەم مەملەکەتە بدەن ئێمە تەنیا ئەوە دەڵێن کاکە وەرن کەواتە بڕواتان بە پەرلەمان نییە؟ ئێمە کاکە بڕوامان بە پەرلەمان هەیە بەڵام بڕوامان بەوە نییە کە بە شێوەیەکی کودتایی ئێمە بین بڕیارەکە فەرز بکەین بەسەر چارەنووسی گەلدا لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی پێشکەوتو بوو شتێکی بچووکە کە من فلان پارە بەکاربێنم یا فلان پارە بەکاربێنم فلان بڕیار بدەم یا فلان بڕیار نەدەم ئەوانە پەناب و ڕفراندوم دەبن ئەمە موزوع بابەتێکی چارەنووسسازە گرێدراوە بە منەوە بە منی هاوڵاتیەوە من دەبی بڕیار لەسەر ئەو سیستەمە سیاسیە بدەم کە وڵاتەکەی من بەڕێوە دەبە بویە من قبول ناکەم یەکێک بە نوێنەراتی منەوە بڕیارە بدات جیاوازی بینی پارتی دموکراتی کوردستان و لایەنەکان ئەوەیە ئێمە دەڵێن ئێمە پەنا بوو ئەو 5 میلیۆن کەسە ببین هەر بڕیارێکیاندا پێش هەموو کەسێک پارتی دموکراتی کوردستان و بڕیارە قبول دەکا ئەوان ڕێی گەلیان قبول نییە پارتی دموکراتی کوردستان ڕێی گەلیان قبولە یعنی لێرە جیاوازیەکەی بینی ئێمە و ئەوان ئەوەیە ئێمە دەڵێن گەل هەر بڕیارێکی دا ئێمە قبولمان باش زۆربەی حزبەکان زۆربەی پرۆژەکان لەگەڵ ئەوەن کە دەبێت پەرلەمانی کوردستان کارە ببێتەوە تەنانەت ئەو پرۆژەی سربەخۆیە پرۆژەی ریفراندۆمە کە دەبێت لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر بدرێتن بۆ ئەوەش دەبێت پەرلەمان کارە بکرێتەوە بۆچی پارتی نایەوێ یەکەم هەنگاو کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بێگومان ئێمەش لەگەلەوەینە کە دەبێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ناکرێ بەم شێوەیە هەرێمی کوردستان بەڕێوە بچی گەورەترین مؤسسەی یاسایی ئەم وڵاتە دامەزراوەکی یاسایی و دیموکراسی ئەم وڵاتە پەکی کەوتووە بەڵام دەبێ و پرسیارەش بکەن کێ بوو هووی ئەوە کە ئەم پەرلەمانە کە جێی متمانەی خەلک بوو متمانەی خۆی لە دەست بدات لە ناو خەلکدا ببیتە هۆی پشێوی دروستکردن لە کوردستاندا ببیتە هۆی دووبەرەکیکردن دروستبوونی دووبەرەکی لە کوردستاندا ببیتە هۆی ئەوە کە هەرێمی کوردستان بکەویتە سەر لێواری مەترسی لە حاڵەتێکدا کە هەرێمی کوردستان لە شەڕێکی زۆر گەورە و درێژ خۆیان و پڕ لە مەترسیە لە سنوورێکی درێژی 1000 کیلومتری لە خەریکی شەڕی گەورەترین ڕێکخراوی تروریستی ڕووی ئاردە ئەوجا ئەم پەرلەمانە لە جیاتی ئەوەی بێ ببیتە پاڵپشتی و هاوکاری ئەم هەرێمە بکات و لەو قەیرانە دەربازی بکات قەیرانەکانی قوڵتر کردەوە ئەو کەسانە یا ئەو فراکسیونە کە بوونە هۆی دروستبوونی ئەو قەیران دەبێ ئەو پرسیارە لە ئەوان بکەین ئێمە دەڵێن بۆ چارەسەر بکرێ ئەوان لە ناو پەرلەمان نەیانتوانی سەرکەوتن بەدەست بێنن ئێستا ئێمە دەڵێن کە حەقی ئێمەشە ئێمە پارتی دموکراتی کوردستان و هاوپەیمانانی پارتی دموکراتی کوردستان دەتوانم بڵێم ئێمە زیاتر لە نیوەی پەرلەمان پێک دێنین حەقی ئەوەمان هەیە پاش تێکچوونی هەموو ئەو ڕێککەوتنانەی کە لەسەر ئەو ڕێککەوتنانە پەرلەمانی کوردستان دامەزرا حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا پاش نەمانی ئەوانە پارتیش حەقی ئەوەی هەیە بڵێکەوە کە دەبی پێداچوونەوەیەک بەوە بکرێ خو دنیا خراپ نەبووە ئەم عێراقی کە ئێمە تێدا دەژین لە ساڵی 1920ەوە تا ئێستا ئەگەر تەماشای بکەی ساڵ هەبووە دو جار سێ جار سەرۆکاتی پەرلەمان گوڕەوە دنیاش خراپ نەبووە حکوومەتیش گوڕەوە دنیا خراپ نەبووە ینی تەماشا بکە یەکێکی وەکو نووری سەعید زیاتر لە 23-24 جار بۆ سەرۆکی حکوومەت بۆ ئێوە داکۆچی لەسەر گۆڕینی دکتۆر یوسف محەممەد دەکەنەوە لە کاتێکدا خۆتان باش دەزانن ئێستا خەڵک زۆرماندیە خەڵک بێتاقەتە خەڵک چاوەڕێی ئەوە دەکاتن کە بەڕاستی ینی پارتی و بزوتنەوەی گۆڕان ئاش ببنەوە ینی ئەو تەعنودا ئەو ڕکەیە هەتا کەی ینی من پرسیارێک دەکەم دکتۆر یوسف محەممەد چون بوو بە سەرۆکی پەرلەمان بە دەنگی پەرلەمانتارانی پارتی بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بێ نەک ئەندامێکی بزوتنەوەی گوڕان بێ وەکو گوڕانە کەلس و کەوت لەناو پەرلەماندا بکات هەموو دنیا هاتە سەرخەت خودی ئەلەساس وا دەڵێن بزوتنەوەکەشیان هاتە سەرخەت هەموو لایەنە سیاسیەکانیش هاتنە سەرخەت بۆ ئەوەی کە پار ئەم وەختە کوبوونەوەی پەرلەمان نەکات سواری سەری خۆی بوو کوبوونەوەکەی کرد و ئەنجامی دا و دژی ئیرادەی هەموو لایەنە سیاسیەکان ڕاوەستە کەسێکی وەکە کە بە کەلکی سەرۆکاتی ئەگەر دکتۆر یوسف محەممەد لە پۆستەکەی لادرا بەڕێز عەلی تەتەر ئەگەر
دکتۆر یوسف محەممەد لە پۆستەکەی لادرێک بەڕێزێکی دیکە لە بزوتنەوەی گۆڕان بوو بە سەرۆکی پەرلەمان چ لە بابەتەکە دەگۆڕدرێت ئایا ئەو سیاسەتە کە پەیڕەو دەکرێت سیاسەتی هەمان بزوتنەوەی گۆڕان نییە؟ ئێمە پێویستیمان بە ڕێککەوتنێکی نوێ هەیە بۆ ئەوەی جارێکی دیگە تووشیان قەیڕانە نەبینەوە ناکرێ یەکێک لەگەڵ ئێمە لەناو حکوومەت دابێ لەناو پەرلەمان دابێ سەرۆکاتی پەرلەمان بکە لەو بەر لەناو حکوومەتدا بەشدار بێ ئێمە وزارەت هەبێ اینجا دژی حکوومەت و دژی پەرلەمان و دژی ئیرادەیە ملەتە ڕابوەستە ئێمە وا ناتوانین لەگەڵ هیچ ناکرێ بەڵام بزوتنەوەی گۆڕان ڕێککەوتن ڕەت ناکاتەوە بەڵام بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوە نییە دکتۆر یوسف محەممەد سزا بدرێت لەلایەن پارتیەوە ئەوەی کە ئێوە داوای دەکەن سزادانی دکتۆر یوسف محەممەدە لە هەڵوێستێک کە پارتی پێڕازی سزادان نییە ئەو هەموو گۆڕانکاریە لە جیهاندا دەکرێت ئەو هەموو سەرۆک پارلەمانە لا دەدرێن سەرۆکی حکوومەت لا دەدرێ وەزیر لا دەدرێ ئەگەر بە مانای سزادان بێ دنیا بەردەوام لە سزادانێکی گشتیە ئەمە سزادان نییە ئێمە کەسێک کە خەریک بوو ئەم هەرێمە تێک و پێک بدات ملاحەزەمە لەسەر هەیە ناتوانین لەگەلیدا پارتی دیموکراتی کوردستان کات کە ئەو حەقەی هەیە وەکو گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمان کاتێک کە دەبینیت خەریکە ئەو پەرلەمانە بەرەو تێکچوون دەچی هەرێمی کوردستان بەرەو هەڵدێر دەبن پارتی دیموکراتی کوردستان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەو موافقی هەیە ملاحەزاتی خۆی بدات و ڕازی نەبێ بەوەی کە یەکێک بەم شێوە سەرۆکاتی ئەو پەرلەمانە بکات زۆر باشە ئێستا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی تایبەت تێدەپەڕێت و ئەگەری ئەوە هەیە گۆڕانکاری ڕیشەی لە ناوچەکە دروست بکات پارتیش وەکو دەبیندرێت هەموو خەڵکی کوردستان بەڵام پارتی زیاتر زەختر دەبیندرێتن کە پرۆژەی ڕیفراندۆم و سربەخۆیی هەڵگرتووە بەبێ گۆڕان ئێوە دەتوانن ئەم پرۆژەیە سەر بخەن پرۆژەی سربەخۆیی یا بڵێن پرۆژەی ڕفراندۆم اینجا ڕفراندۆم دەکرێت یا بڕیاری سربەخۆیی بدرێ پرۆژەیەک نییە تەنیا ملکی پارتی دیموکراتی کوردستان بێ پارتی دیموکراتی کوردستان ڕاستە پێشەموان هەلگری ئەم دروشمەیە بەڵام لایەنە سیاسیەکانی دیکەش نکولی ناکەن مەسەن یەکەتی نیشتیمانی کوردستان دەڵێ ئێمە لە ڕۆژی دامەزراندنمانەوە تا ئێستا بڕوامان بە مافی چارەی خۆنووسین هەیە ئێستا دەرفەتێک هاتووتە پێش ئەم بڕیارەش پارتی دیموکراتی کوردستان کە هەلی دەگرێت تەنیایی خۆی نییە بویە دەبی هەموو لایەنەکان پێکەوە بەشدار بن هەروەکو پێشتر باسم کرد گوتم کە سیستەمی سیاسی لەم مەملەکەتە ئەگەر بگۆڕدرێ پێویستی بەوە هەیە ئێمە پەنا بوو ئەو خەڵکە ببین ئەوان چه بڕیارێک دەدەن بوو مەسلەی سربەخۆییش یا بڵێن ڕفراندۆم بوو سربەخۆیی ئەوجا مەرجنیە لە ڕفراندۆمەکە بڕیاری سربەخۆی بدرێ ڕەنگە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان سبەینە بڵێن کاکە ئێمە پێمان خوشە و ڕازینەوە بە وەزع و لەگەڵ عێراقیش دەژین بەڵام ڕفراندۆم ڕەنگە لە سەدا چەندە ڕەنگە نە مهم ینی پەنابردنە بە ڕێی خەڵک و بە ئیرادەی خەلک بۆ ئەوەی خەلک بە ئازادی ئیرادەی خۆی پێشان بدات دەر ببڕێت چی دەیەوێ بێگومان ئێمە دەبی لەگەڵ لایەنە سیاسیەکان هەمومان پێکەوە جوانترین باشترین ڕفراندۆمێک کە بە 150 زایدی یەک دەربچێ زۆر لاوەسترە لەوەی لە ڕفراندۆمی کە تو بە 195 دەیبەیەوە چونکە من بڕواناکەم ئەگەر هەندێک کێشەی ناوخۆیی نەبن وەکو 2005 بەڵام هێشتا وڵامی پرسیارەکە نەداوەتەوە ئایا پرۆژەی ڕیفراندۆم سربەخۆی بەبێ گۆڕان پارتی یاخود سەرۆکاتی هەرێمی کوردستان دەتوانێت سەری بخات ئێستا فرسەتێک بۆ کورد هاتووتە پێش بەڵام خەریکە و فرسەتە بەرەو کزی دەچی ئەگەر پەلە نەکەین ئەگەر پەلە نەکەین ئەو دەرفەتە وەکو خۆی نامینێ اینجا ئوباڵەکەی دەکەویتە ئەستوی هەمومان و بە تایبەتی دەکەویتە ئەستوی ئەوانەی کە کاتەکە بە گونجاو نازانن کاکە نییە لە عالەمی سیاسیدا ئەو برادرانەی کە ئەلیفبای سیاسی دەزانن باش دەزانن کە تۆ ڕناوەستی تا کە فرسەتێک بوو هاتە پێش وەکو فوتبۆل وایە ناڵێ وڵاوە توپ لەبەر پێی منە شوتێک لێ نادەن ببیتە گوڵ لەبەرەوەی گولچی لایەنی دیکە حاضر نییە لەبەرەوەی عێراق لە قەیراندا دەژی لەبەرەوەی ڕۆژهەڵات کاکە وڵاتان لە قەیرانی سیاسی و عسکەریدا دروست بوون هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاش جەنگی جیهانی یەکەم دروست بوون ئەوانی دیکە پاش جەنگی باڵکان و نازام جەنگی کریمە و جەنگی کوێ دروست بووینە بویە لەم زروفەدا زروفێکی زێڕینە بوو کورد ئەبێ ئەم دەرفەتە لە دەست نەدەین بە زووترین کات اینجا ئەم سربەخویە چ بە ڕێگای ڕفراندۆم بێ چ بە ڕێگای ناڕفراندۆم بێ بە ڕاگەیاندن بێ دەبێ ئەم سربەخویە ڕابگەینین ئێمە ڕێگایەکی ترمان لە پێش نییە وەکو جەنابی سەرۆک فەرمووی یا دەبی بڕیاری سربەخویی بدەین یانیش ئەم فرسەتە ئیتر کە لە کیسمان چوو بۆ هەتای ژێردەستیمان بەڵام بەم ناکۆچێکی ئێستا لە ئارادایە پێتان وایە سەرکەوتوبی ئەم پرۆژەیە کێشەی دوو ئیدارەیی و زەقبوونەوەی سێ هەرێمایەتی لە هەرێمی کوردستان لێی ناکەوێتەوە
ئێمە لەگەل لایەنەکەم بووە ئەو هەموو ئیلحاح دەکەین و لەسەر خەتین و ئەو گفتوگویە لە ئۆڕادەیە بوو ئەوەی بگەینە قەناعەت لایەنەکانی دیکەش لەو قەناعەتەدانە بەڵام بەداخەوە تجارەت بە پرسی سربەخۆیی دەکەن مەرج دادنێن لە حالەتێکدا سربەخۆیی و ئازادی پێویستی بە مەرج نییە ئێمە بین نە دەبی شتەکان بەستم هەر لایەنێکی سیاسیە لەم کوردستانەدا هەر لایەنێکی سیاسی کە دەڵێ ئێستا کات گونجاو نییە بارودۆخ گونجاو نییە دەبی بین نازانم چی بکەین و چی بکەین و چی بکەین اینجا بین لەسەر ڕفراندوم ڕێک بکەوی نەخێر ڕفراندۆم و پرسی سربەخۆیی پرسێکی استراتیجی و هەرە گەورەی هەرێمی کوردستان لەسەر پرسی ئەو ببیتە هووی ڕێکەوتنی ئێمە نەک بینین هەندێک پرسی لاوەکی ببیتە هووی ڕێکەوتنی ئێمە لەسەر ڕفراندوم کە ئەمە بەڕای من دەگاتە خانەیەکی زۆر پڕ لە مەترسی کە پاشەم مێژوو بڕیاری لەسەر دەدات کە چناوی لێدا بنین زۆر باشە دیارە پێشتر دەنگۆی ئەوە هەبوو کە سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکات بەڵام ماوەیەکی زۆرە ئەو سەردانە ئەنجام نەدراوە ئێستا شانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێرانە و دیدار و کۆبنەوە دەکات لەگەڵ بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران مەترسیتان هەیە لەسەر ئەم سەردان ئێمە نەمەترسیمان نییە بەڵام ڕەنگە ئەو تێبینیە لە لای هەموو لایەنە سیاسیەکان هەبێ لەگەڵ وڵاتانی دراوسێ و ئەو وڵاتانایی کە دەزانین ئەجندایەکی تایبەتیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا لە ناو عێراق یا لە ناو هەرێمی کوردستاندا هەیە ئەم جورە سەردانانە بەڕای من سەردانی باش نین لەبەرەوەی کە تو حکوومەتت هەیە پێویستە ئەگەر حکوومەتی ئەگەر کوماری ئیسلامی ئێران کارێکی لە هەرێمی کوردستان هەیە ئەجندایەکی هەیە پرسێکی هەیە بووچوونێکی هەیە یا دەیەوێت ڕێیەکەی خۆی بگەینیت پێویستە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگو بکەن نەک لەگەڵ لایەنە سیاسیەکان حتا ئەگەر ئەو لایەنە سیاسیە حزبەکەی منیش بێ پارتی دیموکراتی کوردستانیش بێ من لەگەڵەوە نیم شاندێکی پارتی دیموکراتی کوردستانیش دەکرێ ئێمە وەکو پارتی دیموکراتی ئێوە سەردانی زۆربەی وڵاتانی دنیا دەکەن لەوانە تورکیا بەس لەگەڵ ئەحزاب ڕاستە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان سەردان دەکەن بەڵام هەموو ئەو سەردانانە لە چوارچێوەی ئەم پەیوەندی دووقولی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حزبە سیاسیەکانە قەت لەگەڵ دەوڵەتێک وەکو پارتی دیموکراتی کوردستانی بەدانە نیشتوین بۆچی ئێوە لە نیەتی ئەو سەردانە ینی ڕژبینن لە نیەتی ئەو سەردانە ینی بە باشە نایبینن نە ڕژبین نین لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی دەسەڵاتداریشە لە هەرێمی کوردستانە لە ناو حکوومەتە لە ناو پەرلەمانەوە حزبێکی نزیکیشە لە پارتیێنی ئەوە نییە ئێمە ئەوە بەڵام دەڵێن باشتر وایە ئوسولیتر وایە لە ڕووی دیبلوماسی دروستتر وایە کە حکوومەت لەگەڵ حکوومەت دابنیشێ ئەمە حکوومەتی ئێران بەم شێوەیە کە ئەحزاب جودا جودا بانگ دەکات بەڕێی من نیەتێکی باشی زانیاریتان هەیە لەسەر ئەوەی بۆچی سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کۆماری ئیسلامی ئێران دواکەوت هەندێک بارودۆخی تایبەت لە هەرێمی کوردستان و لە دەڤەرەکە هاتە پێشەوە بوو هویەوە کە بوو فترەیەک دوا بکەوێت پەیوەندی نێوان کۆماری ئیسلامی ئێران و پارتی دیموکراتی کوردستان لە چه ئاستی پەیوەندیەکی ئاسایی و بە تایبەتی کە باسی بە حکمیەوەی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشی زۆری وزارەتەکان لە پارتی دیموکراتی کوردستانن ئەو پەیوەندی حکوومەتی دەتوانین بڵێن هەرێمی کوردستان و کوماری ئیسلامی ئێران پەیوەندیەکی ئاسایی و پەیوەندیەکی باشە پەیوەندیەکی مێژوویشەوە بە تایبەتی وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە پەیوەندیەکی مێژووی دوور و درێژمان هەیە لەگەڵ لە یەکەم ڕۆژی دامەزراندنی کوماری ئیسلامی ئێران تا ئێستا ئێمە پەیوەندیەکی باشمان لەگەڵ ئەوان هەبووە ڕەنگە بەرز و نزمی تێککەوتوبێک کە ئەمە شتێکی ئاساییە بەڵام ئێستاش پەیوەندیەکی باشمان هەیە و تەمەناش دەکەین لەگەڵ ئێران دوو دراوسەی زۆر باش و علاقەیەکی پەیوەندیەکی دوستانەمان هەبێ زۆر جار دەگوترێ درۆژبوونەوەی ئەو ناکۆچیانەی کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان هەیە کۆتاییەکەی نەوەک سربەخۆیی بۆ هەرێمی کوردستان بەڵکو دابەشکردنی هەرێمی کوردستان دەبێت بەردەوامبوونی ئەو ناکۆچیانە ئەو پێشبینەی لێ دەکرێت ئەمە دوا پرسیارمانە ئومێدەوارین وانە بێ هەم پارتی دیموکراتی کوردستان هەم بزوتنەوەی گۆڕان دەبی هەموو هەوڵێکیش بدەم بووەوەی ئێمە بەسەر ئەو کێشانەدا زاڵ بین لە عالەم دنیای سیاسیشدا هیچ شتێک نییە کە قابلی حەل نەبێ هەموو شتێک دەکرێت چارەسەر ببێ
لە شەڕیش گەورەتر نییە مەسەن دەبینی دوو وڵات مەسەن ئێران و عێراق لە شەڕێکی 8 ساڵە مەبەستم پێرێ نە دوێنێ بوو دوێنێ هەشتی هەشت ئیمام خومێنی بڕیاری داگوتی فنجانێکی ژەهری شەب بوو مەسەڵ حەبوو بەرژواندی ملەتەکەم دەخوم پارتیش بۆ پارتی ئامادە نەبێتەوە کە پارتیش ئامادەیە بەڵام دەبی بزوتنەوەی گوڕان و لایەنە سیاسیەکانی دیکەش ئامادە بن بەڵام هەندێک لایەنی سیاسیش دەبێت زووتر بینە پێش بوو چۆرە سەرکردنی کێشە سیاسی. بەڕێز علی تەتەر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار سوپاس. بەڵێ بەڕێزانم لەگەڵمان ببینێنەوە دوای کەمێکی دیکە تەوەری دووەمی باسی ڕۆژتان پێشکەش دەکەن. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەیتەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری ئیستەمبۆڵەوە بەڕێز دکتۆر علی قەرەداغیە مینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان و سەرۆکی ڕابیتەی ئیسلامی کورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر علی قەرەداغی بەخێربێیت بۆ کوردستان 24 پێم باشە لە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستانەوە دەست بە گفتوگۆکانمان بکەین. بەڕێستان لە 30 تەمموزی ساڵی ڕابردوو دەست پێشخەریەکتان هەبوو بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان. دەمەوێت بپرسم بۆچی ئەو کات ئەو دەست پێشخەرەی بەڕێستان سەری نەگرت و ناکۆچیەکان تاوەکو ئێستاش درێژ کەوتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هداه. زۆر خۆشەویستان و بەڕێزان سڵاوی خواتان لەسەر بێت. پێخۆشحاڵین لە پێشەکیدا کە سوپاسی ئێوەی بەڕێز بکەین کەوا ئەم فرسەتتان بۆ ئێمە ڕێک خست کە بتوانین لەگەڵ بینەرانی کەناڵی 24 کوردستان کەوا گفتوگۆمان هەبێ و هەروەها بتوانین ئەوەی کە بیرۆڕای ئێمەیە کە پێشکەشی ئەو برا خۆشەویستانە و ئەو خوشکە بەڕێزانەی بکەین. وەکو معلومی جەنابتانە ئێمە حەقیقەتەن هەل لە زووەوە محەوڵ ئەدەین بە هەموو جۆرێک کەوا خزمەتی کوردستان بکەین و خزمەتی گەلی کوردستان بکەین بە پێی توانای خۆمان ئابووری بێت، چاکسازی بێت، عەفوەن سیاسی بێت، چاکسازی بێت، بە هەر شەکلێک محەوڵ ئەدەین. ئێمە بوو چەنەها جاری تریش هەوڵمان داوە چەند جار بووەکەوە سەرکەوتوو بووین وەکو جارێک لە پێشەکە الحەمدولە لە بینی پارتی و یەکێتی ساڵی 97 سەرکەوتوو بووین لەو حەقیقەتەن هەوڵەی کە کۆشەشەی کە دامان. بەڵام پێش ساڵێ پێش ئێستەکێ هەوڵێکی گەورەماندا ویستمان کەوا سەرکەوتوو بین و الحەمدولە چەند هەنگاوێکی باش نێرا بەڵام بەداخەوە لەبەر چەند هۆیەک سەرکەوتوو نەبووین. بەڵام بۆچی هۆکارەکان چین؟ پێویستە لەسەرمان ئێمە کار بکەین بەڵام نەتیجەکەی ئەگەڕێتەوە یەکەم بۆ لای یعنی هۆکارەکان چی بوون کە وای؟ هۆکارەکان زۆرن معلومی جەنابتە ئێستاکێ بەڵێ قوربان ئێستا جیهان یەکێک لەوانە بەڕاستەکەی سیاساتی بڵێن دەولی و ئیقلیمی دەوری خۆی هەیە لە ئەم کارەدا. ئێمە بە هەر لایەکیان بەبێ ئەوەی کەوان باسی هیچ کارێ بکەم ئێستا دنیا وەکو یەک دی بچووکی لێ هاتووە. ئەمریکا سیاسەتی خۆی هەیە، وڵاتە ئیقلیمەکانی بە دەور و پشتی عێراقا بەگشتی سیاسەتی خۆیان هەیە، بەرژەوەندی خۆیان هەیە. ئەمانە بێگومان لە پێی موازەناتی خۆیان کاری خۆیان ئەکەن، حەزەکەن ئایا کورد وەختێک حەزەکەن کورد بە یەک بن کە وەختی ئیشیان پێ بێت حەزەکەن کەواتە ئەو ناکۆچیانەی کە ئێستا لە ئارادان پەیوەندی بە بەرژەوەندی کورد و مافی خەڵکی کوردستان نییە، بەڵکو ئەمە پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتانی هەرێمی ناوچەکەیە کەوا دەکات ناکۆچیەکان بەردەوام بن. من ئەتوانم بەرژەوەندی کورد بەرژەوەندی نەکورد هەموو گەلێک ئەوەیە کە یەک بن. بەرژەوەندی کورد ئەوەیە کە کێشە و ناڕەحەتی خۆیان بە شکلێکی سلمی و ڕێک و پێک هەڵ بکەن. ئەوە هەموو کەس ئەزانێ ئەوە شتێکە شەرعیە، شتێکە دینیە، شتێکە تاریخیە. هەمیشە
هەر کاتێکەوە گەل حتا قورئانە فەرمی ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم تاریخیش نفسیش دەڵێ کە ئینسان گەلێک کۆمەڵێک حکوومەتێک ئەگەر تووشی تەفرەقە و ناڕەحەتی بوو بێگومان زەعیف ئەبێت بێگومان ئەو کاتە ئیسیفادە دوشمنانی ئەو گەلەیە ئیسیفادەی لێ ئەەکەن کە بۆ ئەی ئەتوانن چەندەها جەبهات و شت دروستکەن بەڵام لە عینی کاتیشە هەموو هۆکان ئەوە نییە خارجی بێت هۆی داخلی خۆشمان هەیە حساسیاتی حیزبی هەیە بەرژەوەندی حیزبی هەیە بەداخەوە مەصالحی خاصێ بەعزە سیاساتێکی ئەوەیە کە چ لە پارتی بێت چ لە گۆڕان بێت چ لە یەکگرتوو بێت چ لە هەر کەسێکی تر بێت سیاسات هەیە کە ئەو سیاساتانە بەڕاستەکەی خزمەتی بەرژەوەندی کوردستان ناکە باشە دکتۆر زۆر جارانیانی ئەو دەستپێشخەریانەی کە دەکرێتن دواتر کە دەستپێشخەریەکان سەرکەوتوو نابێ دەرەنجامێکی ئەو تۆی لێ ناکەوێتەوە بەڵام ئەو کەسانەی کە دەستپێشخەریەکە دەکەن هیچ لێدوانێک نادەن ناڵێن فلانە لایەن ئامادەیی هەبوو فلانە لایەن ئامادەیی نەبوو کەم و کوڕی لە فلانە لایەن بوو کەم و کوڕی لە فلانە لایەن نەبوو بۆچی ئێوە ئەم شتانە ناخەنە سەرمێز و خەڵکی کوردستانیش لێ ئاگادار بکەنەوە زۆر جوانە زۆر جوان خۆی هۆکە ئەگەرێتەوە بۆ دوو شتی زۆر گرنگ یەکەم ئەوەیە کە ئەوە نەبێت لایەک بە باشی هاتوۆتە پێشەوە لایەکی تریش نەهاتوۆتە پێشەوە لەوە هەردوو لا بەڕاستیەکەی ئەتوانم بڵێم هەڵیان هەیە هەردوو لا یعنی پێویستەکە کەوا زیاتر هەنگاو بنێن من شخصیەن ئەگەر بمزانایە 100% غەڵەتەکە لە لایەکەوەیە بە تاقی تەنها بڕیارمەدە ئەمە هۆی یەکەم هۆی دووهەم ئەوەیە تا ئێستش ئێمە ئەمەلمان وایە کە ئەگەر یعنی بتوانین کەوا کۆشەشی تر دروستکەین بەڵکو بتوانین کەوا چاکسازی لە کوردستانە دروست بێ بینەما ئەگەر ئێمە ئەعلامان کرد فڵان کەس غەڵەتێتی و فڵان کەس صحیحە ئەو کاتە معنای وایە هیچ ئەمەلێک نەما کەوا یەکێکی وەکو ئێمە یان هەر کەسێکی تریش بێت تقریبا بە محایدی ئێمە ویستمان بەڕاستێکەوە ئێستش هەر ئەمانەوێت کە هەر بەس کارەکەمان بۆ ئەوە بێت کە چاکسازی بێت بەتایبەتی شخصێکی وەکو من وەکو معلومی جەنابیشتانە کە من هیچ بەرژەوەندیەکی سیاسیم لە کوردستانە نییە بەڵکو خەمی کوردستانە خۆم لە دوورەوە بەڵێ دکتۆر لە پێشوودا ئاماژەت بەوە دابوو کە لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی مەترسی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان هەیە ئەو مەترسیانە چین؟ بێگومان زۆر مەترسی هەیە یەکێک لەو مەترسیانەی هەمومان ئەیزانین کە گەلی کورد تا ئێستاکێ بەپێی یعنی دستوری ئومەمی متحیدە ئاعتیبار ناکرێ بە دەوڵەتێکە کەوا کیانی خۆی هەیە کە عەلەمی خۆی هەیە ڕەسمیەن بە شەکلێکەوە بتوانرێت ئەگەر خوا نەخواستە خۆیان نەتوانن حیفاظکەن لەسەر خۆیان وڵاتە یان وەکو ئومەمی متحیدە یان وڵاتێکی دەوڵی یارمەتیان بات وەکو مەسە ئەفغانستان ئەوە 30 ساڵە 40 ساڵە لە مشکلایە بەڵام ئەفغانستان دەوڵەتەکە و هەرو ئەمێنێتەوە مەسەرەن جا لەبەر ئەوە من مەقسوودم ئەوە بوو وتم لەبەرێکەوە کوردستان کیانێکی ڕسمی نییە لە ژێر چاودێری ئومەمی متحیدە دەوڵەتێک نییە کەوە ئەندام بێت لە ئومەمی متحیدە پێویستە لەسەر کورد کە هەموو کۆشەشی خۆی سەرف کات کە چۆن بتوانێت ئەم کیانە بپارێزێت بە قووەتی خۆی بیپارێزێت بە عەقڵی خۆی بیپارێزێت بە سیاسەتی خۆی بیپارێزێت ئەمەش وەختێک ئەبێت کە هەمومان و هەموو سیاسیەکان یەک بن و لەسەر مەجموعەیەک بەلای کەمێوە ئەڵێم لەسەر مەجموعەیەک لەسەر سەوابیتی کورد کۆ ببنەوە بەڵام بەداخەوە من ئەدێنم ژاری وا هەیە سەوابیتی کوردی نامێنێ بەڕێشەی ئەوە هەیە لەسەر هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان دابەش ببێ ئەو مەترسیە لە ئارەدا هەیە دوو شت هەیە بەڕاستیەکەی لە بەرامبەر کوردستان یەکێ لەوەیەکەوە ئەگەر قووەتێکی کوردی خۆی نەبێت بەڕاستەکەی ئەگەر وحدەی کوردستان نەپارێزێت من وا ئەزانم هیچ دوور نییە کەوا عێراق بگەڕێتەوە وەکو ژاران وەکو شۆن زمانی زوو حکمی ذاتی درا بە کوردستان لە 1970 تا 1970
لە دواییشە ئەوە بوو کە کوردستان يعني تەفروت و ناکرا و ئەو مەشاکلەی دروست بوو ئیلحاقیان کردەوە بە شکلێکی زۆر طبیعی عادی بە عێراقەوە. ئێستش ئەو مەترسە هەیە، هەر کاتێک بیانەوێت هیچ شتێک نییە کەوا منعی قوتێ بکات. ئەمە یەکەم. دووهەمش وەکو حقیقەتەن ئیستاکێ زوربەی سیاساتی دەولی کە تەماشای ئەەکەین دوای 100 ساڵ لە ئیتیفاقی سایکس-بیکۆ کە ئەوە دژی کورد و کوردیان تەقسیم کردیان بە چوار بەش، ئێستا دوور نییە دوای 100 ساڵ لە یادەی 100 ساڵی ئیتیفاقی سایکس-بیکۆ دوور نییە کەوا وەکو ینی کوردستانەکەش بێتە دوو بەش بێتە سێ بەش بە شکلێکی وا. جا لەبەرەوە من مەقسوودم لەوە ئەم پلانانە هەیە بەڕاستیەکەی پێویستەکات کە ئێمە ئاگامان لە خۆمان بێ، پێویستەکە کەوا قیادەی کورد تەزحیە بات. من گوێم لە قسەیەکی زۆر جوانی ئەو برادەرە بوو لە پێش جەنابتانەوە ئەزانم کە قسەت لەگەڵا کرد لە پێشمندا، وتی ئیمام خومینی ژاری نۆشی لەبەر خاتری گەلەکەی، من ناڵێم ژەهر بنۆشن، ئەڵێم بەلای کەمیەوە تەنازولێکی زۆر کەم بکرێت وەکو کوردی خۆمانەڵێ سوار و پیادە. ئەگەر بیانێ سەلامکەن لە یەکتری چۆنە سوارەکە تۆزێ هێتە خوارەوە، پیادەکەش ئەبێت تۆزە قاچی خۆی بەرز کاتەوە. پێویستەکە هەردوو لام ئەوە من قسە من وەختی خۆی بەداخەوە کە من قسەمە کرد لەگەڵ هێندە کەسێکە چیان ئەوەت ئەیان و کاکە تۆ ئەمان ترسێنی بەم شتانە، وتم کاکە ئەوە واقعەکە، ئەوە دەوڵەتی گەورە ئەترسێ، تورکیا ئەترسێ، دووەلی خەلیج ئەترسێ، مەملەکەی عەرەبی سعودی ئەترسێ لە مەشروعی تەقسیمکردن. ئەگەر کوردستان بترسێ شعیبێکی تایە. بەڵێ دیارە لە ڕابردوودا وڵاتانی عەرەبی دیدگایەکی خراپیان هەبوو بەرامبەر بە کورد، بە تایبەت لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێن. دیارە کۆمەڵێک نمونە هەن کە کاتی ئەوە نییە باسی لەوە بکەین. پێم باشە ئەوە بپرسم، ئایا یەکێتی جیهانی زانایانی موسڵمان چۆن لە هەڵوێستی پێشمەرگە دەگەن لە کاتێکدا کە ئێستا شەڕی داعش دەکا، شەڕی ڕێکخراوێک دەکا کە تیرۆریستترین ڕێکخراوە لەسەر ئاستی جیهاندا؟ جوان، یەکەم هەموو کەس ئەزانێ لە ساڵی 1970ەوە من کە شخصێکی خۆم ڕابطەی ئیسلامی کورد هەوڵێکی زۆرماندا بە حکومەوەی ئەو کاتەش لە چەند منەظەمەیەکی دەولیا بووین، هەوڵێکی زۆرماندا کە بتوانین کەوا مەزلومێتی گەلی کورد بخەینە دڵی موسڵمانان بەلای کەمیەوە بۆ منەظەماتە شعبیەکان، هەوڵێکی زۆرماندا ئەلحەمدوللا. ئێستش من بە تایبەتی ئەڵێم یەکێتی جیهانی علەمای هەم جیهانی بەڕاستیەکەی مواقفیان زۆر ڕێک و پێک و مشەڕیفە بەنسبەت کوردستان بەنسبەت پێشمەرگە. وەکو معلومی جەنابتە وەکو من کە ئەمیندارێکی گشتی پێش هەموو کەسێک پێش مامۆستەکانی کوردستان فتوایەکمان دەرکرد کە وتمان ئەوانەی کە ئەو پێشمەرگە نازارانەی کەوا دیفاعەکەن لە کوردستان، دیفاعەکەن لە شەرەفی کوردستان، دیفاعەکەن لە یعنی گەلی کوردستان، ئەو ئەوانەی کە باش ئەوە بۆ چوونی بەڕێستان و ژمارەێک لە ئەندامانی ئەوانە وەکو لە حەدیث زانایانی ئیسلامی بوو. بەڵام ئایا زانایانی ئیسلامی عەرەبی چۆن دەڕوانە پێشمەرگە؟ ئایا پێشمەرگەیە کە لە بەرەی جەنگدا گیان لە دەست دەدات وەکو شەهیدێک هەژماری دەکەن؟ بێگومان ئەوەی کە توندڕەو نەبێت، خۆیت معلومێ جەنابتە توندڕەو لە کوردستانی شەیە بەعکسەوە دژی پێشمەرگە شەڕ ئەکەن. توندڕەوەکان ئەوانەی کە خاوەنی ینی هەزرێکی ینی توندڕەوی بن وەکو مەسەرەن ئەوانەی کە خۆیان بە بەعض هینێک دائنێن وەکو داعش وەکو قاعیدە و ئەتباعەکانین، بێگومان ئەوە مووقیفیان وازیحە. بەس گشتی حتا گەلی موسڵمانی خەلیج یان گەلی موسڵمانانی عەرەب یان بە تایبەتی گەلەکانی تر من ئەزانم هەموو مووقیفیان زۆر ڕێک و پێکە بەنسبەت پێشمەرگەوە تەقدیرێکن. بە تایبەتی من زۆر جار لە مەجلیسی زۆر گەورە ئەبیستم زۆر باش ئەڵێن ئەوەی کە توانویەتی بەرامبەری داعیش کار بکات هەر کورد بووە، چ لە سووریا چ لە کوردستانی عێراق. بەڵێ دکتۆر عەلی قەرەداغی، ینی وەکو دەزانرێتن ئێستا لە جیهانی ئیسلامیدا تا ڕادەیەکی زۆر کێشە و گرفت هەیە بە تایبەت لە نێوان هەردوو مەزهەبی شیعە و سوننەدا. پێتان وایە مەترسیەک هەبی لەسەر هەرێمی کوردستان ئەو شەڕا و ئاڵۆزێکە لە سووریا لە عێراقیش لە ئارادایە یەخەی هەرێمی کوردستان بگرێ و لەگەڵ نزیکبوونەوەی پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ بە نزیکبوونەوەی حەشدی شعبیش
هەرێمی کوردستانیش ینی لەو ئاگرە نزیک ببێتەوە؟ بەلای منەوە یەکەم ئێمە مووقیفمان وەکو ئیتیحاد وەکو کە شەخص دژی فکری تائیفین، فکری تائیفی چ سنی چ شیعی فکرێکی زۆر زۆر ترسناکە. بەڕاستەکەی من بەلام وایە لە داعش خراپترە، چونکی ئەبێتە شەڕەکە ئەو کاتە شەڕ لە بینی سنە و شیعە و ئەو کاتە دشمنانی سنە و شیعەش دشمنانی ئیسلام زۆر زۆر سوودمەند ئەبن و سنە و شیعەش بەڕاستی خەسارەتمەند ئەبن. ئەوە مووقیفی ئێمەیە کە دژی ئەوەین کە ئیسارەکردنی هەر فتنەیەکی تائیفی بەلای ئێمە شتێکی زۆر زۆر ترسناکە، زۆر زۆر خەتەرە، ئەوە بێگومان. بەڵام من ڕێیم وایە کە کوردستان دوور نییە لەوەش کە ئەو یعنی خوانەخواستە ئەگەر کورد یەک نەبێت و ئەگەر کورد قووەتێکی باشی نەبێت هیچ دوور نییە. بۆچی؟ بەدەلیلی ئەوەی کە لە سووریا خۆ حقیقەتەن شعبی سووری زیاتر لە 95% سنن، يعني عفوا بلاي كميو شيعانين، عفوا روانيه 90% چونكي مسيحي وبراك، بلان مقصود وهي شيعة لسوريا تجاوز ناكن ل 5% او شرق ورش استكي هيك شركه لواتي ودجي شري طائفه يا كاتم كم ماوا كم تر لدخولك ماوا دم هلوستي جنابتان بزانم لباري لسێدارەدانی ژمارەێک لە کورد کە سونە مەسەبن لە کۆماری ئیسلامی ئێران سێشەمەی ڕابردوو 21 گەنجی کورد لە سێدارە دران و پێم وایە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەگەر هەڵە نەبم یاخود ئەمڕۆ یا دوێنێ 7 کەسی دیکەش لە سێدارە دران. ئێوە هەڵوێستان چییە بۆ ئەمە؟ ئێمە نەک هەڵوێستێکی ینی ئیستاکێ، بەڵکو ئێمە بەیانێکمان دەرکرد بە ناوی ئیتیحادی عالەمیەوە و پرسیاریشمان کرد لە زۆر لەو برانەی کەوا لە کوردستان و لە بلوچستان و لە مەناطیقە سونیەکان مووقیفمان وایوتمان ئەوانەی بە تایبەتی فعلەن لە ژێر سایەی محکەمەیەکی عادلە ئیسبات بوو بێ کە خەڵکیان کوشتووە، ئەوە حەقێکە ئێمە ناتوانین اعتراضی لێوەرگین. بەڵام ئەوانەی کە کوژرابن بە ناوی تائیفێتەوە یان بە ناوی کوردایەتیەوە یان بە ناوی شتێکی ترەوە یان لە ژێر محکەمەیەکی زۆر ناعادلیە یان ئەو عەدەدە و ئەو ژمارە زۆرەی کە هەیە ئێمە گومانتان لە دادگای کۆماری ئیسلامی ئێران هەیە، لە دادگاکانی کۆماری ئیسلامی ئێران داوامان کردووە لە حکوومەتی ئێران ئێمە داوامان کردووە لە حکوومەت کە ئەو ینی تقریبا ملابەساتی ئەو کێشەیە ئاشکرا بکە بۆ عالەمی ئیسلامی بۆ ئەی کەوە احتقانی طائفی زیاتر نەبێت. ئێمەوە بەیانێکە دەرچووە کە جەناب متابعی مووقعی من بکەیت یا مووقعی ئیتیحادی عالەمی بکەیت، زۆر بەیانێکی معتەدیل و متوازین دەرمان کردووە بە ناوی ئیتیحادی عالەمی. ئەگەر بە بەڵێ و بە نەخێر وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە، ئێوە گومانتان لە دادگاکانی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران هەیە لەسەر بەخۆی ئەو دادگایانە؟ ئێمە تەدەخل ناکەین لە شؤونی داخلی هیچ دەولەتێکە ئەبەدەن. ئەوە شأن ئەوە قەزیئیشێکی داخلی جمهوریەتی ئیسلامی، ئێمە ڕێز و احترامان هەیە بۆ جمهوریەتی ئیسلامی، بەڵام لە عینی کات شارەخ نەئەگرین لە کارێک ئەگەر ناڕێک بوو. پەیامی بەڕێستان گەیشت دکتۆر عەلی قەرەداغی، ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان و سەرۆکی رابطەی ئیسلامی کورد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری ئیستەنبوڵەوە لەگەڵمان بووی. دووبارە زۆر زۆر سوپاس. بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.